لە نێوان 3 ملیار دینار و چاوبڕین لە پارەی درێس خیانەتێکی گەورە لە قەڵای زەردەوە لە مێژووی یانەی وەرزشی هەولێردا کەم نین ئەو کەسانی خزمەتیان کردووە. بەڵام مێژوو بە پیتی زێڕین ناوی ئەو پیاوانە دەنووسێتەوە کە لە کاتی کەوتندا ماڵ و سامانی خۆیان خستۆتە خزمەتی یانەکە. دکتۆر سەفین یاسین ئەو ناوەیە کە ئەمڕۆ بۆتە ئامانجی پیلانگێڕیەکی مەترسیدار، پیلانێک کە بۆنی خیانەتی نیشتیمانی وەرزشی لێدێت. کاتێک باز لە عەشقی یانەی هەولێر دەکرێت، دکتۆر سەفین یاسین بەکردەوە ماناکەی سەلماندووە. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا لەو کاتەوەی ئەو پیاوە ئەرچی فریاد ڕەسی و سەرۆکی یانەکەی گرتۆتە ئەستۆ بڕی 3 ملیار دیناری عراقی لە سامانی تایبەتی خۆی بۆ یانەی هەولێر خرج کردووە. ئەم پارەیە نەک بۆ ناوبانگ نەبووە، بەڵکو بۆ گەڕانەوەی شکۆی یانەی هەولێر بووە تا یانەکە جارێکی تر ببێتەوە بە باشترین یانی عراق و ئێستا هەمووان دەبینن هەولێر گەیشتۆتە چ ئاستێک و چۆن یاریگاکان لە ژێر پێیان عراقیەکان دەلەرزێنێت. دەستان خۆشگەمەکی زۆر باشتان کرد، هیوادارم شەوکی دۆم زۆر باشتر گەمەی بکەن، بردنەوەکەم سۆگەن بکەن باشە ئەمادا باش گەمەش مکافاتان دەکەن. ئەو کەسانەی ئەمڕۆ دژایەتی دکتۆر سەفین یاسین دەکەن و سکاڵایان لە لێژنەی ئۆلۆمپی عراق لە بەغدا لە دژی تۆمار کردووە، ئەو کەسانن کە نەک سوودێکیان بۆ یانەکە نەبووە، بەڵکو زانیاریەکان پەردا لەسەر ڕوویەکی تری بابەتەکە هەڵدەماڵن. سەرچاوەیەکی تایبەت لە ناو یانەی هەولێر بە پایتەخت میدیای ڕاگەیاند ئەو تاقمەی دژایەتی دکتۆر سەفین دەکەن شەریکی سەرەچین لە فرۆشتنەوەی درێسەکانی یانەی هەولێر و لە جیاتی خزمەتکردن قازانج لە یانەی هەولێر دەکەن. جیاوازیەکە لێرەدایە پیاوێک 3 ملیار دینار لە گیرفانی خۆی دەبەخشێت بۆ بەرزکردنەوەی ناوی هەولێر، کەچی کەسانێک هەن چاویان لە پارەی درێس و وردەواڵەی یانەکەیە. پایتەخت زیاتر بە دوای بابەتەکەدا ڕۆیشت. سەرچاوەیەکی ئاگادار لە ناو یانەی هەولێر بە پایتەختی گوت کەسانێک لە ناو یانەی هەولێر هەن کە تەنها یاری بە چارەنووسی قەڵای زەرد ناکەن، بەڵکو یاری بە شکۆی نەتەوەییەوە دەکەن، چونکە زانیاریەکان دەری دەخەن کە ئەم کەسانە لە بەغدا دەستیان لەگەڵ لایەنە دژە کوردەکان تێکەڵ کردووە و دەیانەوێت لە هەڵبژاردنەکانی داهاتووی فیدراسیۆنەکاندا دەنگ بەو کەسانە بدەن کە دژایەتی کوردستان و پێشکەوتنەکەی دەکەن، تەنها بۆ ئەوەی پێگەی خۆیان بپارێزن و پانتایی قازانجەکانیان لە هەولێرەوە بۆ بەغدا فراوان بکەن. لە بەرامبەریشدا دەیانەوێت لە کەسایەتێکی دڵسۆزی وەک دکتۆر سەفین بدەن. ئێستا شەقامی وەرزشی هەولێر دەبێت بزانێت دژایەتیکردنی دکتۆر سەفین یاسین مانای دژایەتیکردنی ئەو 3 ملیار دینارە و ئەو دڵسۆزیە پاکەیە کە یانەکەی لە داڕمان ڕزگار کرد. هاندەران دەبێت ڕێگری لەمە بکەن و دەبێت ئێستا بڕیار بدەن کە ئایا لە پشتی دکتۆر سەفین یاسین دەبن یان ڕێگا دەدەن بازرگانانی درێس و پیاوانی بەغدا ئاوا دژایەتی سەرۆکی یانە و شار و نەتەوەیەک بکەن.